لایەک بەخێرگەن سیمینەرەکانی هەفتەی یەشدەیەم دەست پێ دەکەین لەوانەیەوە دەچینە ناو بابەتێکی زۆر گرنگ کاس دەکەم پێشتر وەکو پێویست من خۆم نەمبینیوە لە یەک کۆڵا بێتەوە یا لە شوێنێکی ترەوە لێک کۆڵاوەتەوە بۆ شێوەیە کە ئێمە هاتوین لەگەڵ بابەتەکە بۆ شێوەیە نەمبینیوە لەبەرەوە لەوانەیە تۆزێک بابەتەکە ئاسان نەبێت بەڵام ئەگەر بیرکەینەوە لەگەڵ یا هەست دەکەم هەر یەکەمان دەتوانین زۆر بە ئاسانی شتەکان تەسەوورکەین ئەویش ئەوەیە لە مرۆڤ چۆن لە جیهانی زیندەوەرەکانەوە کە جیهانێکی بایۆلۆژی و جیهانە کۆمەڵایە فەرمان و دەستوری خۆی هەیە هەر بوونەوەرێک سەر بەو جیهانە بێ ئەو لەژێر حوکمی ئەو یاسا و دەستور و فەرمانانە هەیە چۆن مرۆڤ لەم جیهانەوە دەگوازێتەوە بۆ جیهانێکی تر کە فەرمان و دەستورەکانی جیاوازە ئەو جیاکاریەی لە کۆ ناکراوە لە بینی مرۆڤ و زیندەوەرە هەر ئەوەندە بووە کە مرۆڤ بوونەوەرێکی ناتەقە یا کۆمەڵە جیاکاری تر دوایەوە کراوە ئەمانە تەنها وەکو بڵێ تەنانەت لە ناو لۆجیکا و لە ناو بایۆلۆژیشا مرۆڤ هەر لە ناو جیهانی زیندەوەرەکانە کۆلێن کراوە یانی مرۆڤ ئێمە کە لە ڕوانگەی بایۆلۆژیەوە پۆلێنی بکەین دەبێ بخێنە ناو زیندەوەرە شیر دەرە نازانم چێکان یانی بە واتایەکی تر بایۆلۆژی ئێمە هیچمان لێرەوە ئەم بایۆلۆژیە کە هەیە هیچمان پێ ناڵێ لەبارەی ئەوەوە کە چۆن مرۆڤ لە جیهانی زیندەوەرەکانەوە دەگوازێتەوە بۆ جیهانێکی ترکە و جیهانە نییە یاسا و دەستوری خۆی هەیە ئەم جیهانە هەست دەکەم هەتا ئێستاش وەک پێویست بەڕاستی سنووری ئەو دوو جیهانە دیاری نەکراوە یانی کۆمەڵاسیان دەشتمان پێ دەڵێ بەڵام بەو شێوەیە کە ئەومان بۆ باس کاکە یانی کۆمەڵاسی دێت لە دوای ئەوەی کە یانی مرۆڤ دێنێت لە جیهانی زیندەوەرەکان دەیێنێ بۆ جیهانێکی کۆمەڵایەتی و هەر ئەوەندە یانی لەوێ سەیری دەکات لەوێ نایبینێ لەبەرەوە و بەرزەخەی نێوان جیهانی بایۆلۆژی و جیهانی کۆمەڵایەتی ئەو تا و بەرزەخە لەوێەوە دەست پێ دەکات و نایەتە ناو جیهانە بایۆلۆژیک وەکو بێت تەرکیب بکات وەکو بێت مرۆڤ کە دەستی پێکردووە لە ناو جیهانە کۆمەڵایەتێکە ئەوە مرۆیەکە دەستی پێکرد بێت اینجا دێت لە سیستەمی کۆمەڵایەتی کۆمەڵگاکان دەقۆڵێتەوە بەڵام ئەومان نیشان نادا کە ئەم سیستەمە دێت چۆن یانی وەکو بڵێ چۆن دەستور و نظامی سیستەمەکەی تر لە ناو مرۆڤ ڕادەگرێت لە کارکردن لەکوێوە ڕادەگرێت لەبەرەوە هەست دەکەم ینی هێشتا زۆری ماوە مرۆڤ لە خۆی و جیهانەکەی تێبڕێت وەزانستی ئەوروپی کێشەکەی ئەوەیە لەبەرەوەی سەرقاڵ بوو بە زانستە سروشتەکانەوە هەست دەکەم هەر بە پێی زانستە سروشتەکانی ئەو میتۆدەی بۆ زانستە سروشتەکان داینە وای زانی بامان میتۆد وەکو بڵێ جیهانی مرۆیی دەتوانێت کۆنتڕۆڵکات و تا دێت دەستە زانستە مرۆیەکان وەکو بڵێ وایان لێ دێت کە بەهایان نامێنێت و لە زانکۆکانی ئەوروپاش کە سەرچاوەی ئەم زانستانەیە هەست دەکەی ئێستا بۆ نمونە فەلسەفە شتێکە هەر ئاوا بۆ خۆشی هەیە وەنا هیچ ڕۆڵێکی فیالی نییە چونکە هیچ ڕۆڵێکی لەناو بازاڕانی و هیچ زانستێکی بەرهەمهێن ئەوەی کە بەرهەم دەخاتە ناو بازاڕەوە ئەگەر نەتوانێت بەرهەم بخاتە ناو بازاڕەوە ینی بەرەبەرە بەهاکەی کەم دەبێتەوە چونکە خوێندنیش ڕەبط کراوە بە بازاڕەوە
ئەمە وای کردووە لێکۆڵینەوە لە مرۆڤ لە جیاتیەوەی لێکۆڵنەوە لە مرۆڤێتی مرۆڤێت لێکۆڵینەوەیە لە جەستەی مرۆڤ لە لێکاتەکانی ئێمە چۆن بتوانین وا بکەین تەمەن درێژتر بکەینەوە، چۆن بتوانین وا بکەین ئینسان نەمرێت، چۆن بتوانین وا بکەین نازانم چی ئەمانی کە هەیە. یعنی ئەوەندەی بیر لەوە دەکەینەوە کە چۆن زیاتر بژین بیر لەوە ناکەینەوە ئەرێ چۆن دەژین. و ئەم ژیانەی هەیە چیمان دەداتێەوە چیمان لەدەسێنی. ئەمانە زۆر شتی تر. و لێرەوە من کە دێمە ناو ئەم باسەوە هەوڵێکە بۆەوەی بەڕاستی جۆرێک لە وشیاریمان بۆ پەیدا بێت لەبارەی ئەم دوو جیانە جیاوازەوە. واز دەکەم لەوانەیە لە سەردەمێکا فعلەن مرۆڤ بەمعنە ڕاستەقینەکەی ببێتە بابەتە گیانە مرۆییەکە ببێتە بابەتی مەرکەزی یعنی ئەساسی زانست ئەگەر بێت ئێمە ئەم شتا پێچەوانەکەینەوە یعنی لە گیانی مرۆییەوە بەرەو گیانی زیندەوەرەکان بڕۆین. یعنی لەوێوە کە مرۆڤە لێی بکۆڵینەوە اینجا لەوێەوە بچین بۆ ئەوەی مرۆڤ کە زیندەوەرە لێی بکۆڵینەوە. واز دەکەم ئەم ماڵگەڕانەوەیە ئەگەر فعلەن ڕوو بدا لە ناو زانستە یعنی پێویستمان بە جۆرێکی تر لە بیرکردنەوە هەیە لە شتەکان و پێویستمان بە جۆرێکی تر لە زانست هەیە کە میتۆدەکەی میتۆدێک کە بۆ گیانە مرۆییەکە دەشێت و لە ڕێگەی میتۆدەوە کە بۆ گیانەشیکردنەوەی گیانە مرۆییەکە دەشێت ئێمە چۆن بەم میتۆدەوە بچینە ناو گیانە نامرۆیەکە گیانە بایۆلۆژیەکەی مرۆڤ وای زیندەوەرەکانی تریش. من هەست دەکەم چەند لە ڕێگەی میتۆدی تاقیکاریەوە کە میتۆدی زانستە سروشتەکانە سوود وەرگیراوە لەم میتۆدە بۆ ئەوەی بەشێک لە جیهانی مرۆیی کەشف بکرێت کە لە ڕێگەی ئەم میتۆدەوە کەشف کراوە یعنی سەیری مرۆڤ کراوە وەکو هەر شتێکی سروشتی و بابەتێک کە تۆ دەتوانی شیکەیتەوە و لێ بکۆڵیتەوە ئەوانە. واز دەکەم ئەگەر بە پێچەوانەوە میتۆدە مرۆییەکە هەبێت بۆ زانست لەوێوە بچینەوە ناو جیهانی سروشت ئەو کاتاز دەکەم دیوێکی سروشت لە ڕێگەی ئەم میتۆدەوە ئاشکرا دەبێت کە لە ڕێگەی ئەم میتۆدەی ئێستا هەیە ناشکرا نابێت. وەکو چۆن دیوێکی بە هەمان شێوە ئەم میتۆدە دیوێکی گیانە مرۆییەکەی کەشف کردووە کە من پێم وایە دیوێکی زۆر واڵەتی ئەو گیانەیە. ئەگەر بێت و ئەلێرەوە میتۆدەکە دانین لە گیانی مرۆڤەوە بچین بەم شتانەی کە ئەمانە ئەم ژیانە دەناسینەوە میتۆدەی کە ئەمانە بۆ ناسینی ئەو ژیانە بەرەو گیانی تەبیعات و زیندەوەرەکان بڕۆین دیوێکی تری ئەم ژیانە هەست دەکەم کەشف دەبێت کە ممکن نییە بە دیوەکەی تر بە میتۆدەکەی خۆی کەشف بێت کە میتۆدێکی دەسەڵاتدارە بەسەر هەموو زانستەکان. طبعا ئەم محاولەیەکە من لێرە کردوومە و لێرەش بە وەکو سیمینار باسم کردو و نووسیوشمە لەوانەیە هەوڵێکی زۆر سەرەتایی بێ بۆ ئەوەی چۆن لە گیانە مرۆییەکەوە بین لە ینی بەو میتۆدەی ئەوەیە هەوڵێک بدەین بینە ناو گیانە بایۆلۆجیکەوە. ئامانجەکەی من لێرە لەم لێکۆڵینەوەیە لە ڕاستیا گیانە مرۆییەکەیە گیانە بایۆلۆجیەکەی مرۆڤ نییە. یعنی ئامانج لەم لێکۆڵینەوە ئەوە نییە ئێمە بگەینە ئەوەی کە چۆن تەمەنی مرۆڤ درێژکەین. ئەمە نییە چۆن وا بکەین کە جینەکان دەستکاریکەین بۆ نمونە بۆ ئەوەی ئێمە نەمرین. چونکە من خۆم شەخسی وەکو خۆم نەمردن بە بێماناییەکی گەورە دەزانم. یعنی هەست دەکەم ئینسان نەمرێ زۆر زۆر ترسناکە. واز دەکەم مرۆڤەکان لەوێوە کە نەکەوتونەتە ئەو دۆخە کە هەست بکەم نەمرن ناڕەحەتیەکان و سەختیەکانی نەمردن نابین. یا بە لەبەرەوەی هەست دەکەین دەمرین لێرەوە بیر لە مردن دەکەینەوە
ئێمە دیوێکی تری مردن هەیە نایە وا دابنێ ئێمە ئاوا بووینایە کە نامرین و بشمان زانیایە لە ڕێگەی زیندەوەرەکانی ترەوە مردن هەیە ئەو کاتە بیرمان چۆن لە مردن بکردایەتەوە ئایا هەر بامان شێوەی ئێستا بیرمان لێرە کردەوە ئێستا ئەم جۆرە لە بیرکردنەوە کە بۆ مردن هەمانە بیرکردنەوەیەکی بایۆلۆجیانەیە یعنی بیر لە مردن دەکەینەوە وەک زیندەوەرێک لە ناو جیهانی زیندەوەرەکانە بیر لە مردن ناکەینەوە لە ناو جیهانە مرۆییەکە وە کاتێک ئێمە بگەینە ئەوەی کە ئێمە نامین وە وا بژین کە نامین وە وا بیرکەینەوە و چۆن ئیمکانی ئێستا نەمردنمان نییە لە ناو ژیانە وا بیرکەینەوە کە ئیمکانی مردنمان لە ناو ژیانە نییە لە ناو ئەم ژیانی تەبەکە هەیە ئەو کاتە کەوتینەوە شوێنە ئێمە مردن تەواو جیاواز دەبینین لەوەی کە ئێستا هەیە لەوانەیە لەوێشەوە بێت کە ئەم ژیانە لە ڕاستیە یعنی ئەوە نایەنە کە ئینسان تایە نەبێت ئەم ژیانە گەرە ئەم ژیانە بێەوەی کە هەیە یعنی کاتێک کە فعلەن ئەو ژیانە معنای هەیە کە ئینسان تایە نەمرێت دەبێت ژیانێکی تر بێت ئەوەنا بەم ژیانەی کە ئێمە هەمانە ئەگەر بمێنین نەمردن زۆر ترسناکە ئەمان دیارڕوونکردنەوە بوو لەسەرەوەی کە چۆن ئێمە لە دیدە جیاوازەکانەوە لە شوێنە جیاوازەکانەوە چۆن دەتوانین شتەکان ببینین چۆن ئەلێرەوەش مردن ببینین جیاوازیەکەی چەندە لەگەڵ ئەوەی لێرەوە ببینین کاتێک لەوێەوە مردن دەبینی کە تۆ دەمری معرفەت لەسەر مردن هەر ئەمەیە کە ئێستاە یعنی هەموو زانست دەخەیتە خزمەتی ئەوەی کە چۆن نەمرن لەوانەیە گەر بە پێچەوانەوە وایە ئەمە زانستمان بخستایەتە خزمەتی ئەوەی چۆن بمرین یعنی نەکە پێچەوانە وایە چۆن بمرین بۆچی چونکە نەمردن لەگەڵ ئەم ژیانەی ئێمە لێرە تایە دەژین ناگونجێ نەمردن سازی لەوانەیە ئەو کاتە بکەوی لە دۆخێک کە هەستکەین مردن باشترە لەوەی کە لە ناو ئەم ژیانە بین و بمێنی یعنی تۆ بیرکەنەوە 500 ساڵ ئێمە ئەم ژیانەی کە هەیە تکراری بکەینەوە یعنی ئەمە کە هەیە بەم شتانەی کە هەیە ئێمە ئاوا بژینیانی دەبێت وەرسیەکی چەند سەیر دروستکە لە ناومانە ئەمە تەبەن دەیڵێم ئەمە وازێک نییە بۆ ئەوەی کە من مردنی پێجوانکەم ئەمەی کە دەیڵێم تەنها ئەوەیە ئێمە کاتێ لە شوێنە جیاوازەکانە و لە دۆخە جیاوازەکانە بیر لە شتەکان دەکەینەوە چی ڕوو دەدا یعنی ئەمەی مردن و نەمردنەکە من بۆ ئەوەیە نایەوە کە ئەم دووشتە وەکو وایە یەکێکیان لە دنیا بایۆلۆجیەکەوە تۆ بیرکەیتەوە وەک زیندەوەرێک ئەوی تریان وەکو وایە لە دنیا مرۆییەکە بیرکەیتەوە وەک مرۆڤێک لەبەرەوە مردن لە ناو بە بیرکردنەوەیەکی مرۆیی ناوجیانە مرۆییەکە زۆر جیاوازە لە مردن بە بیرکردنەوەیەک لەوەی کە لە حدودی وجودی بایۆلۆجیانەی تو هەیە ئەمانە لێرەشەوە بۆ شتەکان کە ئێمە سەیریان دەکەین حتمەن ئەو جیاوازیانە دەبینین و زانستی تر لێرە هەست دەکەم ئەگەر جێگاکەمان بگۆڕین لە لێکۆڵینەوەکە جیانەکەمان بگۆڕین
دەرگای تازە بەڕووی زانستا دەکرێتەوە و دەرگایەک نەک ئەم زانستێک کە هەیە کە ئێستا ئەم زانستێک کە هەیە دەرگای تازە لە حدودی گیانە بایۆلۆجیکە ناتوانێت بکاتەوە. مەفعەلەن ئەم زانستە تازەی کە هەیە لە ئینسان دەکۆڵێتەوە هەرچی لە حدودی وجودە فیزیکی و بایۆلۆجیەکەی دەرچێت دەیخاتە دەرەوەی زانست دەرەوەی سنووری زانست. بۆ نمونە لە بایۆلۆجیا بیر لە زیندوویەتی ناکرێتەوە نابێت بیریەکەیتەوە کە ئەساسەکەیە بۆ دنیایی کە ئێمە دەتوانین جایگەینەوە لە دنیای بوونەوەرە نازین بۆکان. یعنی بایۆلۆجی کاری ئەوە نییە و کاری ئەوە نییە لەوە بکۆڵێتەوە زیندوویەتی چییە. کاری ئەوەیە لەوە بکۆڵێتەوە ئەوەی زیندوویەتی بە زیندوویەتی دەکرێت چییە. یعنی بەبێ زیندوویەتی خانەکان ئیش ناکەن. خانەکان چۆن ئیش دەکەن؟ فلان ئەندامە کۆ ئەندامە ناوەکیەکانی ناوجەستەی مرۆڤ مێشک ئەمان ناوی چۆن کار دەکەن، بەڵام خۆی لە خۆیان ئەویتر گرنگ نییە. یعنی دەبێت بیکەیتە دەرەوە، ئەگەر نەکەیتە دەرەوە پیشەکەت لێ تێکرێت. بۆچیش بۆچی کە بۆ ئەوەی تۆ بچی لەوە بکۆڵیتەوە هەڕبێت فعلەن دەبێت گیانەکە جێبێت و گیانی کە بچیتە ناو گیانێکی تر و فعلەن ئەو گیانەش دەست پێگەیشتنی نییە، یعنی گیانێکی میتا بایۆلۆژیە. ئێستا ئێمە لێرەوە باس بەوە دەکەین کە لە بەردەم دوو گیانین کە لە بەردەستمانایە ئێمە یانی دەتوانین لەناو هەردوو گیانەکە ئەزمون بکەین. هەم ئێمە وەک زیندەوەر لەناو گیانە بایۆلۆجیەکە و هەم ئێمە وەک مرۆڤ لەناو گیانە مرۆڤیەکە. بەڵام ئایا چۆن مرۆڤ لە یەکێکیانەوە دەتوانێت بچێتە ناوەوی تریان؟ یعنی بەواتایەکی تر ئێمە لە چ دۆخێکە زیندەوەرین لە چ دۆخێکە مرۆڤین. تەمەن کاتێک ئێمە دەبین بە زیندەوەر لەناو گیانی زیندەوەرەکانی، بەڵام کاتێک کە ئێمە دۆخە مرۆیەکە وەردەگرین لەناو گیانە مرۆیەکانی. ئەمە وەکو بڵێ گیانەکە ئاوانیە، چونکە ئێمە ئەگەر گیانەکە عیبارەت بێ لە شوێن ساب بۆ شوێن کەیت لەگەڵ ئێمەشا ئاژەڵەکان دەژین، لە ماڵەوە پشیلەکان دەژین، سەگەکان دەژین. بەڵام ئایا ئەم سەگ و پشیلەیە کە لەناو یەک ماڵە لەگەڵ ئێمە دەژی ئەو دەتوانێت بێتە ناو جیهانە مرۆییەکەی ئێمە؟ ئایا دەتوانێت بێتە ناو ئەو پەیوەندیەوە بۆ نمونە ئەو کەسانەی کە لە ناو ماڵەکە هەیەنە وەک پەیوەندیەکی مرۆی؟ بێگومان ئیمکانیەتی ئەوە لە پشیلەکانیە یا لە سەگەکانیە کە بێتە ناو ئەو پەیوەندیانەوە. و زمانی ئەو گیانە لەگەڵ پشیلەکانە وجودی نییە. و لەبەرەوە گیان عیبارەت نییە لەوەی کە کۆمەڵێ شت لە یەک شوێنە کۆ ببنەوە. ئێمە لەگەڵ بەرد و داروبەردەکانە هیچ کێشە هەیە؟ بەخش و ڕاستە خۆکەی کێشە دروست بێت. بەردەوام بێت. ئانە و تو کاردەبینی تەرە. بەردەوام. هەر ئاگاداریەکیشان بۆ مسەوانێت تاوا دەکەن کە لالینکەکەی ئەو پێجەکەی هەورامان دەست پێ بکەن.
باسمان لەوە کرد کە شوێن ئەوەی کە کۆمەڵێک ئەو بوونەوەرانە لە یەک شوێنە کۆ ببنەوە شوێن وا ناکات کە سنووری جیهانەکە بۆ ئێمە دیاری ناکات. یعنی ئێمە بەردێک دەبینین لە ناو ماڵەکەمانایە، درەختێک دەبینین لە ناو ماڵەکەمانایە، پشیلەیەک دەبینین لە ناو ماڵەکەمان، مەڕێک، بەرخێک، هەر شتێکی تر. بەڵام لە هەمان کاتە ئێمە لە ناو یەک ماڵین، بەڵام لە ناو چەند جیهانێکی جیاوازین. لەبەرەوە جیهان عیبارەت نییە لە شوێن، عیبارەتە لەو یاسا و دەستور و فرمانانەی کە کۆمەڵێک پێکەوە جێبەجێی دەکەن وا پەیوەندی ئەمانە ڕێک دەکات. و ئەو فرمان و دەستورانەی کە هەن یاسایانە یان نەریتەی کە هەیە بۆ پەیوەندی مرۆڤەکان لە جیهانێکی مرۆییە، بۆ پەیوەندی مرۆڤ و پشیلەکان نییە. یا تەبان بۆ پەیوەندی مرۆڤ و پشیلەکان وەک ئەوەی کە زیندەوەرن. و ئێمە پشیلە دێنینە ناو ژیانەکەی خۆمانەوە بە پێی نەریتێک کە پەیوەندی ئێمە و ئەو شتانە ڕێک دەخات. بۆ نمونە کاتێک ئێمە گۆشتی شتێک لە خۆمان حەرام دەکەین، ئەوە بە پێی یاسای جیهانە مرۆییەکە حەرامی دەکەین لەوەی کە بیخۆین بکەینە بابەت بۆ فەرمانی جێبەجێکردنی فەرمانی پاراستنی تاک کە لە ڕێگەی خۆراکەوەیە. لەبەرەوە ئەوەی کە دەکەوێتە ناو فەرمانەکان یاس نەریتەکانی ئەو جیهانە، ئەوە لە جۆرێک لە پەیوەندیایە لە ناو جیهانەکە. بەڵام ئێمە لەم حاڵەتە مەڕەکە وەک مەڕ نایەنینە، ئێمە ئەو دێنینە ناو جیهانەکەی خۆمان، بەس ئەو نایەتە ناو جیهانەکەی. یعنی ئەو وەک بابەتێک کە بۆ پاراستنی تاکە دێت، یعنی ئەو مەڕ نییە لای ئێمە بابەتێکە بۆ خواردن. و هەستکردن ئێمە چۆن هەست بە وجودی یەکتر دەکەین لە ناو جیهانەکە وەک مرۆڤ، ئەو هەستەی بۆ ئێمە وەک یعنی ئەو هاوەستێ نییە. و ئەو نەریتەی کە لە ناو مێشکی ئێمە هەیە کە دەبێت کاری پێ بکەین لە ناو مێشکی مەڕەکانیە، نەریتێکی تر لە ناو مەڕەکە هەیە، ئەوە سوکەوتی پێ دەکات کە پەیوەندی بە نەریتەکەی ئێمەوە نییە کە مامەڵەی پێ دەکەین لەگەڵ مەڕەکە. لەبەرەوە نەریتێکی مشتەرک لە نێوان هاوبەش لە بینی ئێمە و مەڕەکە نییە وەک ئەوەی کە مەڕە، وەک ئەوەی کە گۆشتە و دەیخۆین هەیە، وەک ئەوەی کە بابەتێکە بۆ ئەوەی کە ئێمە بیکەین بە خۆراک، بیکەین بە مادەیەک کە ڕستەیەک بیخۆین. ئەوە وەک مەڕەکە خۆی ئێمە ئەو پەیوەندیەمان نییە. لەبەرەوە ئێمە مەڕەکە لە جیهانەکەی بایۆلۆجیەکەوە کە دەگوازینەوە بۆ جیهانە سروشت مرۆییەکەی خۆمان و بە نەریتێک دەکەوینە پەیوەندی لەگەڵیا، ئیتر ئەو مەڕەکەی ناو جیهانە بایۆلۆجیەکە نییە. بەڵام مەڕەکە لە خۆیان هەر لە ناو ئەو جیهانەیە و جۆرێک لە بەرگری دەکات لەم نەریتە، یا ئەسپەکە یا فڵانیەکە. کاتێک ئێمە شتێک ماڵی دەکەین ئەو لە بەرگریکردنایە، ئەسپێک ماڵی دەکەین نایەوێت، ئەم نەریتەکەی ئێمە دەیدەین بە جوڵەکەی ئەو نایەوێت، لەبەرەوە بەرگری دەکات. لەبەرەوە ئێمە جۆرێک لە زەبر و هێز بەکاردێنین بۆ ئەوەی ئەو مەڕە بکەین بە شتێکی تر، و ئەویش بەرگری دەکات بۆەوەی لە جیهانەکەی خۆیان بێنێتەوە. ئێستا بەرەبەرە باس لە مرۆڤ دەکەین، چۆن مرۆڤ دەگوازێتەوە لە جیهانە بایۆلۆجیەکەوە بۆ جیهانێکی مرۆیی. یەکەم یەکەی پێکهاتنی جیهانی مرۆیی خێزان.
و هەمومان دەزانی خێزانیش لە نێر و مێیەک دروست دەبێت. بەڵام کۆبوونەوەی هەموو نێر و مێیەک فرمانی پاراستنی جۆر جێبەجێ دەکات، شتێک لەوان دەکەوێتەوە کە لە جۆرەکەی خۆیانە بە بارگەی جیاوازەوە. بارگە مناو دەنێم بارگە، بارگەی نێر لەگەڵ بارگەی مێ، ئەمە دوو بارگەیە کام جۆرە هەڵی دەگرێت. هەر وەکو هەر بڵێن موجب و سالب کە لە شتێکە لە موناتی زایە، ئەمە بارگەیە و نێرێتی و مێیەتی بارگەی جۆرەکەیە. ژنێک و نێرێک و مێیەک هەردووکیان وەکو جۆر مرۆڤن. ئەوەی جیایان دەگاتەوە ئەم هەڵگری بارگەی مێیە ئەو هەڵگری بارگەی نێرە. ئەمە دوو بارگەن. و ئەوەی بەرپرسە لەوەی کە ئەو بارگەیە دیاری بکات لە نەوەکەی دوای ترا لەناو نێرەکە هەیە. نێر لەناو بایۆلۆژیا ئێکس و وایە. ئێکس بارگەیەک دەردەچێت، ئەکس وای خۆی دەردەچێتەوە، یعنی بارگەکەی خۆی. و ئەم بارگانە بارگەی موجب و سالب علاقەی بە نەقسەوە نییە. ئێمە زۆر جار بۆچی توکەمەمان لە بیرکاری وەرگرتووە وا دەزانی ناقص یعنی نەقسی ئەو شتە، یعنی ئەو شتە شتێکی نەقسە. بەڵام لێرە من ئەم بارگانێکان وە ئێمە ئەگەر کاتیگۆریەکی بۆ دیاریکەین دەتوانین وا دیاریکەین کە یەکێکیان بەخشەرە یەکێکیان وەرگرە، نەک یەکێکیان ناقسە یەکێکیان زیادی هەیە. ئەمە نییە. یەکێکیان وەرگرە یەکێکیان بەخشەرە. ئەسڵەن هەردووکیان کاران دەبن. ئێمە کاتێک کە شتێک بە ناقص دەبینین هەست دەکەین ئەو شتە پاسیڤە و ئەمە شتێکیشمانەیە ئەکتیڤە. باشە شتێک هەیە کە ئەمە بابەتە لە بەردەستیە. بەڵام کاتێک کە ئێمە نێرومێ وەکو بەخشەر و وەرگر دەبینین کە ئەمە زۆر گرنگە و لەم چەمکەکانیان چونکە من لێرە دەستکاریان دەچەم دەکەمەن دەچەمکی تر دادەنێم. بارگەکان ئەم دوو بارگەیە پەیوەندی نێوان وەرگر و بەخشەرە. بەخشی هێزی دەبێت هەر وەکو چۆن وەرگر هێزی دەبێت. بەخشەر ئیش دەکا وەکو چۆن وەرگر ئیش دەکا. وەرگرتن ئیشە وەکو چۆن بەخشین ئیشە. بابزانین چۆن. ئەگەر شتێک توانای وەرگرتنی تیانە بێ، وەرگرتنەکەی وەک تواناتیانە بێ بۆ وەرگرتنی شتێک لە بەخشەرێک و بەخشەرێکیش توانای بەخشینەکەی تیانە بێ، ئەم کۆبوونەوەیە ممکن نابێت. بۆ نمونە ئێمە جیوەیەکمان هەیە دەمانەوێت شمشێرێکی لێ دروستکەین فۆرمەکی پێ ببەخشین، جیوەکە فۆرمەکە وەرناگرێت. یعنی چی؟ یعنی توانای وەرگرتنی فۆرمی شمشێرەکەی یا فۆرمی پێکەرەکەی نییە، هەر شتێکی تر. بەڵام ئەمە بدەین بە قورقوشمێکی تواوە توانای وەرگرتنی چی هەیە؟ فۆرمەکەی هەیە، فۆرمەکە وەردەگرێت. ئەمە ئەرستۆ لە پێشترە لە ڕێگەی شێوە و ماددەوە هاتووە مێ بە ماددە دەزانێت، نێر بە شێوە دەزانێت. لەبەرەوەی جۆرێک دەسەڵات یا مەرکەزیەت بۆ نێر دروست دەکات لە بەرامبەر مێ. بۆچی؟ چونکە یەکێکیان بە ناقص دەزانێت، یەکێکیان بە زائد دەزانێت. ئەم هەیەتی ئەو نوقسانە لەبەر ئەوەی ئەو نوقسانە ئەم پێی دەبەخشێت دەبێت ئەم شوێن کۆتەی ئەو بێت. هەر لێرەشەوەیە لە مەوزوعی سیاسەتە ژن و کۆیلە لە یەک شوێنە دادەنێت کە ئەم دوانە بە تەبیعەت پێی وایە دەبێت فرمان بەر بن، یعنی دەبێت یەکێک فرمانیان پێ بکاوە ئەوان فرمان جێ
یعنی بە سروشت ئەمانە کۆیلە و لە شوێنێکا دەڵێ هەندێک مرۆڤ بۆ کۆیلایەتی دروست بووە هەندێکیشی بۆ سەرداریەتی دروست بووە و هەندێکی سەردارە بە تەبیعەت و هەندێکی کۆیلێ ئەمە تەقسیمە تەبعاً بۆ چییە؟ ئەم تەقسیمە بۆ تەنها نێرەکانە یعنی لە ناو نێرەکانە هەندێکیان هی ئەوەن کە سەمع و تاعەیان هەبێ هی ئەوەن کە ئەوی تر فرمانیان پێ بکەوە ئەمان تەنها فرمانەکەی ئەو جێبەجێ بکەن. ژنیش هەر خۆی لە ناو کۆیلەکان هەیە یعنی لە ناو پیاوەکانە جۆرێک لە پیاو هەیە حەسەب ئەمەی ئەرسطۆ بێ مێ چونکە مێکان کۆیلن طبعا ئەمە بەهۆی ئەوەوە کە تۆ ئەمە خەلەل کێشە لە ناو چەمک و جانبینیایە و ئەو بینینەی ئەرسطۆ بۆ ئەم بابەتە هەیەتی کۆمەڵە چەمکت بۆ دروست دەکات کە چەمکەکان پەیوەندی دەسەڵات لە بینی ئەم دوانە دەخێنێتەوە لە بینی پیا و ژنە ئەمە تەحەول دەکات دەیگۆڕێ بۆ پەیوەندی دەسەڵات. بەڵام کاتێک ئێمە بیر لەوە دەکەینەوە کە وەرگرتن وەک بەخشین توانایە ئێمە ناتوانین ئەم پەیوەندی هەرەمیە دروستکەین لە بینە. بڵێن ژن مادەیە بۆ نمونە تۆ شکڵێکی پێدەدەی و دەبێ بچیت مەحکوم بێ بەو شێوەیە بۆ شکڵێکە وەری دەگری. تامان لێرە ئەگەر ئێمە بەسمان بە شکڵەوە دەیبەسین بە نەریتەوە یعنی بۆ نمونە پیاو دەبێت نەریت دابێنێ بۆ ژن و ژن دەبێت بە پێی ئەو نەریتە بجوڵێتەوە کە پیاو دایدەنێ. لە کاتێکا ئەلێران پەیوەندی نەریت داهێن و نەریت جێبەجێکردنیە و هەردووکیان لە ناو جێبەجێکردنی نەریتە و لە ناو جێبەجێکردنی هەمان فرمانە و ئەم فرمانی جێبەجێکردنی یعنی فرمانی پاراستنی جۆر فرمانێک نییە بۆ پیاو هاتبێت و ژن ناچار بکا بە جێبەجێکردنەکەی مێ ناچار بکا بە جێبەجێکردنەکەی. ئەو فرمانە چۆن لە ناو نێرە هەیە ئاواش لە ناو مێە هەیە و ئەو بابەتەی کە دایدەنێ ینی بابەتی ئەم جێبەجێکردنی ئەم فرمانە چۆن لە ناو مێە بۆ نێر هەیە لە ناو نێریشە بۆ مێ هەیە. هەر لەبەرەوە ئەمە مەیلێکی هاوبەشە بۆ یەکتری و ئەگەر وانە وایە پەیوەندی ئەو پەیوەندیە پەیوەندیەکی هەمیشە دەبوایە زۆرم لێت پەیوەندیەکی اختیاری نەدەبوو و ئەمە فرمانە دەبێت جێبەجێ بکرێت. یعنی چۆن ئارەزوو لە ناو پیاوە بۆ بابەتەکە هەیە ئارەزووش لە ناو ژنا بۆ مێە بۆ بابەتەکە هەیە نێر و مێنەکە ژن و پیاو باسی بایۆلۆژی لەبەرەوە کاتیگۆریەکەیە کە پەیوەندی ئەمانە ڕێک دەخا من ناوناوە بەخشەر و پەیوەندی بەخشەر و و وەرگەی توانایە بەخشەریش توانایە و پەیوەندی ئەم دوانە پەیوەندی زاڵ و بەزی و نییە پەیوەندی سەر و خوار نییە پەیوەندیەکی پێکەوەییە بەڵام بارگەکانیان جیاوازە. ئەم بارگەی بەخشەرەوە بارگەی وەرگرە و ئەم توانای وەرگرتنی هەیە و توانای بەخشینی هەیە. ئەمە هەر وەکو تۆوێک وایە تۆ دەخیتە ناو زەربەرزێک و ئەم تۆوە لە ناو عەرزێکە لە دەرەنجامی ئەو پەیوەندیە کە هەردووکیان ئەکتیڤن تۆوەکە بە شێوەکە ئەکتیڤە ئەو شێوانەی کە دەیدا بە مادەکە و دواتر دەبێ بەو درەختە زەمینەکەش باو خۆراکە بەو کەرەستەی کە دەیدا بە تۆوەکە بۆ ئەوەی ئەو شکلانەی خۆی بدا بە کەرەستەکە و ببێ بە درەخت ئێمە ببینی و ئەو شێوانە لە ناو هەر تۆوێکە هەیە کە ئێمە ناتوانین بە شکڵێکی تاقیگەیی ئەگەر بێت و ئەم درەختان تۆوە نەبێ بە درەخت و بڕوێ ئێمە بتوانین بزانین ئەمە دەبێت بچی دەبێت پێشتر ئەمەمان بینی بێت
ولەسەر ئەساسی ئەوەی کە بینیومانە دەتوانین دیاریکەین تەنانەت ئەم جینە چی دروست دەکات، چه ڕەنگێکی پێدەدا. یعنی شتەکە دەبێت ببێت اینجا ئێمە دەتوانین لەناو تاقیکاریان بیکەین شتێکی تاقیکاری. ئەوەنا لەناو خودی تۆوەکە ئەگەر هیچ مرۆڤ نەیناسی بێ نەیزانی بێ ئەمە ناکرێتە ناو تاقیک، چونکە شێوەکان تۆ لەکوێ دەبینی ئەو شکڵی کە وەری دەبێت ئەوەی نانی کە هەیە هیچی بیان نییە، هەمووی لەناو مادەیەکی بچکۆلایە کە مادەیەکە یعنی زیندویەتی تایە بە شکڵێکی مدبوو وەکو مادە وایە بەس لە عینی کاتی شارینێکە و زیندویەتی تایە چونکە ئەگەر تایە نەبێت پوچە تۆ خستە ناو خاکەکە و ئیشەکە دەست پێ ناکات. ئەی لێرە زەمین یعنی حاڵەتێکی ئەکتیڤی هەیە، حاڵەتێکی پاسیڤی نییە. بۆچی؟ چونکە زەمین خۆراک دەدا، یعنی لێرە لە دۆخی یعنی وەکو کەرەستە وەکو مادە بەخشەرە، بەڵام تۆوەکە وەکو چی بەخشەرە؟ وەکو شێوە بەخشەرە. ئەم مادەی کە زەمین دەیدا ئەو شێوەیە وەردەگرێت کە تۆوەکە دەیدا. بۆچی؟ بۆەوەی بوونەوەرێک بۆەوەی ئەمەی کە هەیە ببێت، لقەکە ببێت، گەڵاکان ببن، ئەمانە هەمووی ببن. لەبەرەوە پەیوەندی کاینێکی ئەکتیڤ کاینێکی پاسیڤ نییە، پەیوەندی نێوان جوڵێنەر و جوڵێنراو نییە، شتێک کە شتێکی تر دەجوڵێنێ ئەو یان نەجوڵاو ئەم جوڵەی پێدەدا، ئەمە نییە. یعنی تەنانەت لە پەیوەندی نێوان شتێک کە شتێکی تر دەجوڵێنێ هەر لەوێیاش ئێمە وای دەبینین کە ئەوە پاسیڤە ئەمە ئەکتیڤە. لە کاتێکە ئەو هێرزی بەرگریە کە ئەم جوڵەیە ڕادەگرێ ئەگەر بێت و لەو تەنانە بێ ئیمکانی ئەم جوڵەیە نییە. ئێمە وەکو وایە کەسێک لەناو بەرگریە بێت لەوەی کە یەکێک پێشی بۆ دەکا ئەم بەرگریە بە پاسیڤی بزانین، بەڵام ئەم بەرگریە ئەکتیڤیە وەکو چۆن هێرشکردنەکە ئەکتیڤە لێرە وە دۆخێکی پاسیڤ نییە. ئەمە شتێک نییە ئەوی تر حوکمیکە، ئەوە شتێک نییە کە ئەوی تر بیخاتە ژێر چنکی وە بە کەیفی خۆی گەمەکە پێ بکە. وە بەمان شێوە لە نێوان ئەم دوو بارگە ئەم کە دوو بارگەی یەک جۆری زیندەوەرن کە ئێستا بۆ ئێمە مرۆڤە وە پەیوەندی نێوان ئەم بڵێن پەیوەندی نێوان ئەم جۆرە بارگەدارانە کە بارگەکانیان پێچەوانەیە یعنی هاوجۆری جیابارگەن، پەیوەندیەکە بە پێی یاسای بایۆلۆجیەکە ئەگەر ئێمە سەیری بکەین زانین چۆن ڕێکدەخرێت. ئایا هەمان نەریتە کە لە ناو گیانە مرۆییەکە هەیە؟ یعنی پەیوەندی نێرومەیە لە ناو گیانی بایۆلۆجیا هەمان پەیوەندی نێرومەیە لە ناو گیانی مرۆییە؟ بزانین ئەمە چۆن ڕوو دەدا، چۆن لە گیانە بایۆلۆجیەکەوە ئەمە دەچێتە ناو گیانە مرۆییەکە. تەمان لەکوێوە دەزانین ئەم دوو گیانە جیاوازن؟ لە نەریتەکانەوە دەزانین. ئەگەر نەریتی پەیوەندی نێرومێ لەم گیانە مرۆییە جیاواز بوو، فرمانەکە جیاواز بوو، ئەوە نەریتی جیاواز بوو لەوەی کە لە نێرومێ لە ناو گیانە بایۆلۆجیەکە، ئەو کاتە ئێمە دەتوانین بڵێن دوو گیانمان هەیە. ئەی چۆن ئەم بوونەوەرە بایۆلۆجیە کە مرۆڤە لەم گیانەی خۆیەوە دەچێت بۆ ئەو گیانە، یعنی چی؟ یعنی لە ژێر حوکمی ئەم نەریت و فرمانە دەچێتە ژێر حوکمی نەریت و فرمانێکی تر کە هەمان نەریت و فرمانی ئەم گیانەنی. ئەو پێشتر وتمان شوێن دووشت لە یەک شوێنە کۆبنەوە یان ئەوە نالێت ناو گیانێکن. ئەوەی کە دیاری دەکات دووشت لە ناو گیانەکەن ئەگەر لە یەک شوێنیشانە بن عبارەتە لە فرمانەکە و نەریتی جێبەجێکردنەکەی. ئەگەر ئەم نەریتانە کە دوو بوونەوەر لە دوو شوێنی جیاوازە جێبەجێ دەکەن، هەمان نەریت بوو ئەو ئەسەر بە هەمان گیانە.
هەر لەمەشەوەیە جاری وایە بۆ نمونە لە نەریتی کۆمەڵگا مرۆییەکانە کەسێکی ڕۆژهەڵاتی دەچێت بۆ ڕۆژئاوا کە نەریتێکی تری هەیە، نەریتەکەی گیانەکەی ڕۆژهەڵاتیەکە جیاوازە لە نەریتە گیانە ڕۆژئاواییەکە. ئەمەی کە دەچێت بۆ ئەوێ کاتێ لەوێ بە نەریتەکەی خۆی مامەڵە لەگەڵ دەوروبەرەکە دەکا، ئەوە نوکتەیەکەیە لەسەر ئەو کەسانە تەبەن دەڵێن لە تەیارەکە دانەبەزیوە لەشا. یعنی چی لە تەیارەکە دانەبەزیوە؟ یعنی لە تەیارەی کولتورەکە دانەبەزیوە، نەکەی تەیارەکەی کە بردوێتی بۆ وێ. یعنی ئەو لەوێ لێرەیە لە کاتێکا دابڕانێکی چی هەیە؟ شوێنی هەیە. یعنی ئەو ئەوەندەی لەگەڵ ئێمە دەژی ئەوەندە لەگەڵ بوونەوەرەکانی نە ئەو گیانە کۆمەڵایەتی ئەوێ ناژی. وە کاتێکیش ئەو بە نەریتەکەی خۆی لەگەڵ کەسێکی گیانەکەی ئەولاکە نەریتێکی تری هەیە دەجوڵێتەوە کێشە دروست دەبێت. ئەمە تەنها لەناو عادات و تەقالیدی دوو عەشیرەتی جیاوازەکەیدا ئەم کەسە لەوانەیە جوڵەیە بکات جوڵەکە پیاوی لەسەر بژێ لە عەشیرەتێکیانە. لە عەشیرەتەکەی ترا جوڵە ئەو مانای نییە. وامانە نەریتن فعلەن ئەو گیانە تەحدید دەکەن. یعنی ئەوەی کە لێرەیە ئەو جوڵەیە لە کاتێکا دەکات کە پیاوی لەسەر بژێ، لە کاتێکا دەکات کە جەنگ ئیعلانی جەنگ دەکا، بەس لە ناو نەریتەکەی خۆیان شتێکی ئاسایی. لەبەرەوە پێکدادانی بینی، یعنی کاتێک لە ناو دوو نەریتی جیاواز بن، دوو گیانی جیاواز بن، کاتی ئەم دوانە بە پێی نەریتەکەی خۆیانە لێکە لەگەڵ ئەویترا مامەڵە دەکات، چی ڕوو دەدا؟ پێکدادان ڕوو دەدا. چونکە زمانی ئیتر نەریتەکەیان ئەوبەش نییە، لەبەرەوە هیچ کۆدی مشتەرەک نییە. هەرچی ئەم دەکا ئەویتر غەڵەت دەکات، هەرچی ئەو دەکا ئەم جۆرەکی تر دەبێت. واگەر کەسەکە تەنها لەو کاتە لەم کەسە خۆش دەبی کە تۆ دەزانی ئەم کەسە نازانێ، یعنی ئەمە سەر بەم گیانە نییە، ئەوە نەریتەکەی خۆیەتی بۆ ئێوە دەکات. پەیوەندی بەوە نییە کە نەریت شێری بکات لەناو گیانەکەی. ئەوە نەریتی خۆی جێبەجێ دەکات، نەک نەریت شێری دەکات لە گیانەکەی. نەریتی خۆی جێبەجێ دەکات کە هیچ گیانەکەی خۆیەتی، نەک نەریت شێری دەکات لەناو گیانەکەی بنا. جا بابینەوە سەر دنیا بایۆلۆجیەکە. بەدی ئەو فرمانە و کە لەناو گیانە بایۆلۆجیەکە بۆ پاراستنی جۆر هەیە، فرمانەکە ئاوایە، یعنی دەڵێ هەر دووبوونەوەرێکی هاوجۆری جیابارگە بۆیان هەیە کۆ ببنەوە بۆ جێبەجێکردنی فرمانی پاراستنی جۆر. یعنی دوو بوونەوەر دەبێت هاوجۆر بن و جیابارگە بن. یعنی بۆ نمونە دوو مەیمون کە یەک جۆرن کە مەیمونە دەبێت هاوجۆرن کە مەیمونن و دەبێت جیابارگەش من دەبێت یەکیان مێر بێ یەکیان مێ بێ بۆ کۆ ببنەوە نەوەیەک جۆرەکە بپارێزن لە ڕێگەی نەوەیەکی داڕۆ. لەبەرەوە لە ناو سروشتا ئەگەر ئێمە سێرکەین لادان لە یاسا لە نەریتەکە چییە؟ یعنی فرمانەکە جێبەجێ بکەیت بە نەریتێکی جیاواز چی ڕوو دەدا؟ وەکو وایە لە گیانی مەیمونەکانە دوو بوونەوەری هاوجۆر هەن کە هەر مەیمونن، بەڵام هاوبارگەن کە هاوبارگە بوونەوە ناکەوێتەوە. یعنی ئەم فرمانە بە هەڵا جێبەجێ کراوە. وە کۆبوونەوەی دوو بوونەوەری هاوبارگە لە ناو مەیمونەکانە بۆ جێبەجێکردنی فرمانی پاراستنی جۆر، ئەمە لە ناو ئەم نەریتە سروشتەکە لادانە لە نەریتەکە، شکانی نەریتەکەیە و جێبەجێکردنی فرمانەکەیە بە وەهمی. بۆچی؟ چونکە نەوەیەک ناکەوێتەوە، چونکە هیچ ناکەوێتەوە. وەوەی پێ
پێمان دەڵێ کە ئەم پەیوەندیە لادانە لە یاسا سروشتەکە ئەلێرەوەیە کە هیچی لێ ناکرێتەوە. جۆرێکی تری جێبەجێکردنی هەڵە هەیە، ئەویش ئەوەیە ئەگەر هاتوو دوو بوونەوەری جیا جۆری جیا بارگە کۆبنەوە. یعنی چی؟ یعنی بە نمونە مەیمونێک و بەرازێک جۆرەکەیان جیاوازە، یەکیان مێیە یەکیان نێرە، بارگەکانیان جیاوازە، و لەم جۆرە لە کۆبوونەوە ئەمە جۆرەکە لەلایە. هەندێک حاڵەت هەیە لە ناو زیندەوەرەکانە، بۆ نمونە کۆبوونەوەی ئەسپ و گوێدرێژ یا ئەمانە کە دوو جۆر، یعنی ئەگەر یعنی دوو جۆری جیاواز دەخەنەوە تەبەن، یعنی ئەمان جۆر ناخەنەوە، یەکیان وەزان قەتارە یەکیان هێزترە. ئەمەی کە لێرە ڕوودەدا و جۆرەکە فرمانی پاراستنی جۆر لەونەوەی کە دەکەوێتەوە بلۆک بکات. و ئێمە ئەگەر سەیری ژیانی بایۆلۆجی بکەین، یاسا پشتیەکە هێشتنەوەی جۆرە، نەک گۆڕینی جۆر. و یاسای گۆڕینی فرمانی گۆڕینی جۆرمان نییە. ئەگەر فرمانی گۆڕینی جۆر هەبوایە، دەبوایە هەردوو بوونەوەرێکی جۆر جیاواز بە بارگەی جیاوازەوە کۆبنەوە، دەبوایە یاساکەم وایە. ئەو کاتە چی ڕووی دەدا؟ ئەو کاتە هەمیشە ئەوەی کە لە دوو بارگە جیاوازە جۆر جیاوازەکە دەکەوتەوە بوونەوەرێکی تر دەبوو، جیاواز، جۆرێکی جیاواز دەبوو. ئەو کاتە هەمیشە لەگەڵ هەرنەوەیەکە دەبوایە جۆرێکی جیاواز ئەم جۆرەی تر کە پێشتر هەیە کۆتایی پێداهات و جۆرێکی تر داهات. و ئەمە بە بەردەوامی وا دەبوو، یعنی بە بەردەوامی جۆر گۆڕکێ هەبوو. و ئێمە یاسای گۆڕینی جۆر گۆڕکێوانی فرمانی گۆڕینی جۆر لە ناو سروشتا و ئەوەی کە لە دەوروبەرەکەمانە دەبینین بەدی ناکەین وەک فرمانێکە لە ناو ئەم گیانە بە بەردەوامی ئەم فرمانە جێبەجێ بکرێت. چونکە ئەگەر وا بوایە ئێستا بۆ نمونە ئێمە مرۆڤین، ئەو کاتە مرۆڤە جیا بارگەکان بۆیان نەبوو لەگەڵێکا کۆبوونەوە. دەبوایە مرۆڤ وەک جۆرێکی بایۆلۆجی لەگەڵ جۆرێکی ترە، نێری جۆرێک لەگەڵ مێی جۆرێکی تر کۆبووبایەتەوە بۆ ئەوەی جۆری سێم دروست بێت کە هیچ کامیان نییە و جۆرێکی تازەیە. و ئەگەر ئەمەش وا وایە ئەو کاتە بەردەوام لەگەڵ هەر نەوەیەک کە دەڕوا و نەوەیەک دێت، ئەو نەوە تازە کولەن جۆرەکانیان جیاوازە لەو نەوەیی کە پێشوویە. و جگەل لەوەش فرمانی جۆر گۆڕکێ ئەگەر فرمانێکی ناو جیهانە بایۆلۆجیەکە بێت، ممکنە یا فرمانی پاراستنی جۆر هەبێت، هێشتنەوەی جۆر، یا فرمانی جۆر گۆڕکێ هەبێت. هەردووکیان پێکەوە ممکنی. بۆچی؟ چونکە لێک دژت. و لەناو زانستا ئەگەر دوو شتی لێک دژت بینی یعنی ئیمکانی بوونیان. و یەکێک لە قاعدەکانی زانستی بوونی یاسایەک ئەوەیە کە دەبێت لێک دژیتیان هەبێت. و هەر یاسایەک لە شوێنەکە لێک دژیتیە کەوتە و یاسایە جێگەی بوومانە. و ئێمە کاتی ئەم سەیری ئەم دوو فرمانە دەکەین، فرمانی جۆر گۆڕکێ لەگەڵ فرمانی هێشتنەوەی جۆر، ئەگەر بێت و لێک جیانە هەبن لێک دژی بزەبێت. کە من بۆ نمونە ئەم زیندەوەرە فرمانی پێکراوە جۆر بگۆڕێ. کە فرمانی پێکراوە جۆر بگۆڕێ، ئەگەر لەگەڵ جۆرەکەی خۆی یعنی جۆرە جیابارگەکەی کۆ ببێتەوە، ئەمە لادانە لە یاسا سروشتە. یعنی ئەو کاتە ئەگەر فرمانەکەی تر ئیشی بکردایە،
ئەو کاتە ئاوا دەبوو ئەگەر باتایە و دوو بوونەوەری هاوجۆری جیاباردە وەکو مەیمون ئینسان و مرۆڤ یا شتێکی توورە شتێکی تر کۆ ببوونایەتەوە ئەو کاتە هیچ نەوەیەک نەدەکەوتەوە یا نەوەیەکی هاوجۆری خۆیان دەکەوتەوە و ئێنەکە برۆک دەبوو یعنی یاساکە برۆک دەبوو نەوەی یەکەما برۆک دەبوو یعنی ئەو ئیتر نەزۆر بدەتەش و نەیدەتوانی ئەمە درێژە پێ بدا یاسای گۆڕینی جۆرەکە بگۆڕێ بۆ یاسای پاراستنی جۆر و بەپی ئەمە بێ بیرکردنەوە لەوەی کە ئەم جۆرە زۆرانەی کە لە زیندەوەر هەن لە یەک جۆر کۆتونەتەوە وەمە و من لێرە شتێک دەڵێم و باسی لۆجیک دەکەم و وتنی ئەمە وەکو کوفر وایە لە ناو زانستە و من ئەم کوفرە دەکەم چونکە لۆجیکێک هەیە و بیرکردنەوەی زانستی ئەوەیە یاسای نەبوونی لێکدژی یاسایەک دەکات بە یاسایەکی زانستی و کاتێ من لێکدژی لە بینێرا دەبینم لە بینی ئەو فەرمانەی کە ئەگەر هەبێ بۆ جۆرگۆڕکێ لەگەڵ ئەوەی کە جۆر دێوەڵێتەوە کام لێکدژی هەبوو من بەپێی یاساکەی کە بۆ هەر جۆرێکی زانستی هەیە دەچم بەڕێوە ئەویش ئەوەیە نابێت لێکدژی لە ناو یاسایەکە هەبێت نابێت یاسا لێکدژی هەڵێ نابێت ئەو لێکدژیە ببێ لە بینی بۆ نمونە دوو یاسا لە ناو یەک سیستەمی کە تۆ هەر بە هەردوو یاساکە ئیش دەکەیت ئەمە ممکن لە بینی دوو فەرمانی لێکدژا ممکن لەبەر ئەوە من ناتوانم واز لەم لە من بێنم ئەمەی کە ساغی دەکاتەوە قاعدەیەک یا دوو قاعدە یا زانستین بەڵام بنەماکەی ئەوەیە کە نابێت لێکدژی دروست بێت ئەمە ئەساسی ئەو ئەساسەیە کە هەر جۆرێک دەبێت بەل لەوەی بیر بکاتەوە دەبێ حسابی بۆ بکات و هەر جۆرێک لێکدژی تیا دۆزرایەوە ئەو جۆرە دەبێ ڕایبێت کە زانستی نێتر و ئەمە ئەساسی زانستە و ئەگەر ئەم یاسای نالێکدژیە نەبوایە ممکن نەبوو هیچ جۆرێکی زانستی دابمەزێت و زانست ممکن نەبوو بەڵام کاتی ئێمە لێرە ئەمە لێکدژیە دەبینین حتمەن دەبێ بزانین یاسا گشتێکەی ناو جیانە بایۆلۆژیەکە یاسای پاراستنی جۆرە یاسای گۆڕینی جۆرە لێرە کۆتایی